گۆڕانکاری چۆن ڕوەدات والله لە ڕەوانگەی ئیسلام زۆر ئاسانە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم من قناعتم بەوە نییە کەسێ ڕوو لە خوا نەبێ زوڵم لە دایکی خۆی بکات دوایی بێ بڵێ کاکە من کۆمەڵگا ئەگۆڕم کەسێک زوڵم لە دایکی خۆی بکات لە باوکی خۆی بکات لە خێزانی خۆی بکات لە هاوسەکەی خۆی بکات چۆن کۆمەڵگا بەوە ئەگۆڕێ دیارە ئێمەش وەکو پێویست ماوە ناخمان بگۆڕین ئەگینا ئەو کاتە زۆرەشی پێویست نابێت کە تۆ خۆت گۆڕی قودوەیەکی صالح بووی خەڵکی لە کردەوەتە تۆی خوێندۆ ئەو کاتە خوای پەروەردگار واقعەکەشمان بۆ گۆڕێ ئەتەوێ لە ئەهلی عەدل بی لەگەڵ ئەوانە بە کە شوێنکەوتوی سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم شەرتیش نییە لە دنیا تۆ دەستکەوێت نەتیجە لای خوایە زۆر لە پێغەمبەرانی چیان دەست نەکەوتووە لە دنیا تۆ ئەوەت لەسەر مەنهەجەکە نەگۆڕی ئەهلی عەدلی جاری وایە وا پێویست دەکات تۆ بێپارە بژیت لە وەزیفە دەرتکەن دوورت خەنەوە حەقی خۆیشت بەرن بۆ چونکە تۆ شوێنکەوتوی عەدلی شوێنکەوتوی عەدلیش ئەو کاتانە پێغەمبەران زۆریان وابوون. بسم الله الرحمن الرحیم وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری ئەنجومەنی خوشکین بە پێویستمان زانی هەستاوین بە سازدانی کۆڕێکی ئیمانی بۆ بانگخواز مامۆستا دڵێرگەلمەنی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بەرامنیشانی پەیوەندی کۆمەڵەتەکان لە ڕوانگەی ئیسلامیەوە کە تیایدا ژمارەی بەچاو لە خوشکان و برایان ئامادە بوون مامۆستا تیشتی خستە چەند بابەتێکی ئیمانی کە تیای کە جێگای دڵخۆشی بوون بۆ ئامادەبوون